خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت و جیاواز لە بەرنامەکانی تر پێتان شادەبین. ئەمڕۆ لە شوێنکارێکی کوردین کە ئەم شوێنە خزمەت پێشکەش دەکات بە کوردان و قەومەکانی دیکە. جیاواز لە شوێنەکانی دیکە ئێرە شوێنێکی مۆبایل شۆپ و پرێنتکردن و ئینتەرنێتە. پێمان خۆش بوو ئەمڕۆ ڕاو بۆچوونی ئەو بەڕێزانە وەرگرین و شوێنکارەکەش لێرە چاوپێکەوتنیی لەگەڵا بکەین بزانین لە کێکۆم شوێنەی داناوە پێشوازی خەڵک چۆنە ڕاو پێشنیاریان چۆنە وی لەگەڵمان بن بەرنامێکی تایبەتان پێشکەشەکەین. پێمان خۆشە ئەمڕۆ لەم شوێنکارە کوردیە کاک مەهدی بدوێنین کە لێرە کارەکا و ئیشی خۆیەکە بزانین کار و ئیشی چۆنە لێرە و پێشوازی کوردەکان چۆنە لێرە. سڵای خوالەتەوە وڵای کاروبارەکانمان باشە لەخوا بەزیاوێ بەڵام لەم کاتی تۆزە کزە بۆی لە سەرەتای کۆرۆنا کز بۆ بەگشتی بەڵام لەخوا بەزیای باشە. ئێمە بەگشتی هەموو شتێکەکەین بەڕاستی هەرچیش پەیوەندی بەشتی ئەلکترۆنیەوە بێ لە تەلەفۆنەوە تاکو و بۆ من ئەکسسەری ئەو شتانە پارچەی کۆمپیوتەر و پارچەی تەلەفۆن و چاکردنەوەی تەلەفۆن و شتاناکەین و لەخوا بەزای مشتری خۆشمانەیە کۆپیمانەیە خەڵک ئەو شتانێک بە زۆری لێرە خەڵکی لە شارزای تەکنۆلۆژیا هەیەشت شارزای وەسەب و ئیمێڵ شتی وایە ئەگەر هەشتیشان بێ پرینتێکەکەن ئێنێرن بۆ ئێرە بۆ ئیمێڵمانە بۆ ئیمێڵ وەسەپمانە ئێنێرن بۆی ئێمەش بۆیان پرینت دەکەن ئیواشە کاتی زیاتری بۆ منە شتێکە نووسێ کۆمپیوتەرمانەیە سێڤسە ئەچی بەخۆی بەکاری دێنێ و پرینتەکە بەکاتە هەمانە 20 دقیقە بە 50 پێنسە نیو ساعت بە 70 پێنس و ساعتێکیش و پاوانێک و 20 پێنس. لاپتۆپشمانەیە بەڵێ لاپتۆپی زۆر باشمانەیە پیسی گەیمینمانەیە ئەم لاپتۆپانەیە ئێستامانەی شێرە هەموو لاپتۆپی گەیمین و تایبەتمەندەکانە زۆر بەرزە لەسەر و 600 و کۆمپیوتەری گەیمیشمانەیە لەسەرەوەوانە هەمووی شتی باشن و زۆربەی کاتەکانیش ینی لە ساسە گەرنتی دین بە مشتری تا 12 پرسم لێرە ئێوە ئەو لاپتۆپ شتانە ئەفرۆشم بۆ نمونە گەنجێکی کورد دەیەوێت زمانی کوردی بەکاربێنێ تا چەند لەگەڵ فۆنتانەیە ئاشنان بۆ فۆرماتکردنەوەی بۆ دابەزاندنی ئەو لانگویجە کوردیە. ڕاستی خۆم بە تایبەتی هەم لە تەلەفۆن هەم لە کۆمپیوتەرەکە گەنجێکی کورد بێ زمان نزانێ پێش هەموو شتێک کیبۆردی کوردی بۆ پێشنیارەکەم ئیتر بۆ نەگەر لە تەلەفۆن بێ لێ کیبۆردی کوردی هەیە جیبۆرد هەیە بەز لە کۆمپیوتەریش ئێستا ویندۆسیدا لە دوای ویندۆسیداوە زمانی کوردی تیا ئەتوانین بۆی چالاکەین کیبۆردی کوردی بۆ دانێ شێوازی بەکارهێنانەکانشی بۆ پیشانێ. هەندێک بابەتی ئەم جیازەی چییە؟ ئەم جیازە شەرۆک و ئەو کۆمپیوتەرانەیە هیوایە USB پێوەیە لێرە پارچەشی پێوەیە ئەم دەنگڵە ئەتوانێت بیکەوێرە و شتەکانی خۆی پرینتکە بە خێرایی ینی چاوەڕێ مناک پارەمانەی بۆ هەموو وڵاتێک بۆ کوردستان بۆ هەرچی وڵاتەکانی جیانێ بۆ هاتا سۆماڵ و ئەفغانستان و نێجیریا و گانا و جەمایکا و دوو کۆمپانیامانە ڕیا و مەنیگرام وهروها بۆ کوردستان ژەنێرین و تکتی فڕۆکۆشتی واژە بڕین لێرە دیاکۆ چاوە لێرە ئێوە تکتوشتی ژەبڕن و هەم حواڵە ژەکەن کەواتە ئێوە کاراسانیتان کردو بۆ کوردانی کە زیاتر دێن بۆ ێرە خۆ قەومەکانی تری مشتری کوردمان زۆرە ئەوەنەی مشتری کوردمانێ بۆ حواڵەشتیەوە مشتری ترمانێ وەکو شێوازی مۆبایل فرۆشتن و ئەو بابەتانە چۆنە بۆ نمونە کەسێ دێ مۆبایلەکەی لێ ئەکڕی یاخود تۆ پێ فرۆشی شێوازی مۆبایل کڕین دوسێ جۆرمانەیە ئەکرد جۆرێک بۆ منە کەسەکە سیقی بۆکەین بۆ منە کووردە ئەوە لەسەر سیقا و کەسەکە ئیناسین بەڵامە کەسێکی بیانی بێ بێگومان دامە داوای وەسڵەکەیکەن لە شوێ کڕێتی ئەو تەلەفۆنانەی کە هیدن کاگرێ بەستن نانکەڕێمە ڕاستی و تەلەفۆنەکانی کە ئێمە ژیانی زۆربەی لە کۆمپانەشتی وایە بۆ منام تەلەفۆنانە هەمووی تەلەفۆنی کۆمپانیای 12 گەرنتی لەگەڵایە هەرشتی بفرۆشین و هەمووشی تازن تەلەفۆنی تازن. ئەمێ بپرسم ئەم ئایپادانە ژەر بۆ فرۆشتن و بۆ ئەوەیە کە بۆ نمونە خەڵک دێبیکڕێ یا هەتانە بۆ چاکردنەوە ئەوان هەموو بۆ فرۆشتنە بەڵام چاکردنەوە خەڵگەیەنێ ئایپاتی خۆمانە چایکەن لەبەر هەمووی تازن ئەیان فرۆشین ئایپات و تابلێت و هەموو جۆرەکانی براندەکانی جیاواز سامسۆن و هەواوی ئەوشتانە بەڵام ئەگەر خەڵکیش بێنێ لە پشتەوە بەشی چاکردنمانەیە بۆیان چاکەین هەموو ئیشەکانی ئەمە زۆر خێران ئەکسپرێسن ساعتێکەوە ئەوە زیاتر ناب جاگە لەگەڵ مابی پێم خۆش ئەم بەشەش بەسەرکەینەوە کە کۆمەڵێ مۆبایل و مکەبەرەوشتی ناوازەی تایە ستاندی مۆبایل ناو سیارە و ئەمە خەڵک پێشوازی هەیە لێرەوە ئەو بەشی ئەولات بەشی ئەندروید و سامسۆن و هەواوی بەشی ئایفۆنشمانەیە و ئەو پارچانەی ئایفۆن پێویستی بۆ منە کەلەکەی و کەیبڵ ئەوشتانش هەمووی ئەسڵیشمانەیە و کۆمپانیای تریشمانەیە
بەڵام زۆر خەڵک دێ بۆ منە کوردی خۆمان دێ جیاوازی ناکە لە بێنیشتی بۆ منە عادی ئاسڵ ئەڵەن عادی شتێک نییە بۆ منە لێرە بنای عادیەوە بێ بەس کۆمپانیای ترە بێجگە لە ئەو کۆمپانیای کە خۆی دروستیەکە بۆ تەلەفۆنەکانی خۆی واتە ئێتر کەیبڵمانەیە پڵۆگمانەیە هەتا هێدفۆن و زانی سەماع ئەوەشتا ئەم هاوڕێمان چیەکە لە یا خەریکی دانانی ئەو سکرینەیە قوربان سڵاو لێرێت سڵاو لە توێی وەڕێزیش مەخێوی سەر چاو سپاس دەکەم پێم خۆشە بزانم تۆ خەریکی چی ئاوا ئێستا حالیان خەریکی ئەم چاکردنی ئەم هینەی ئەم سکرینە بەڵێ وڵایی ئەو مشتریە هاتووە تەلەفۆنێکی سامسۆنگ S20 ئۆڵترایە سکرین پرۆتێکتەی وەدانی سکرین سەیڤە ئازام ئێرانی نییە دەستە خۆش بێ سەری بەڕێزە خۆش قاڵتەکان نیشانە ڕۆژانە بەتەکید ئەراڵە خێزانە مەژاری نییە بچێ مناڵەکان بێنێتەوە تۆ بچیت وێرە بەجێ بێڵی دوان وڵایی ئێرە چونکمە هەمومان کوردین ئەگونجین بەیەکەوەی تێدەگەر ئیش شتێکمان هەبێ بەتەکید برای وەڕێزی دەشی ئێستا دەستان خۆش بێ و دەستی هەموو لای ساغ بێ من زۆر سپاس من پێم خۆشە هەمیشەم شوێنکارانە ڕوو لە زیادبوون بکات چکە بەڕاستی ئێرە شوێنێکە خزمەت بە کوردان و هەموو قەومەکانی دیکە و ئومێدەوارم هەمومان لە هەوڵ دابین بۆ پێشخستنی هەموو کاروبارەکانمان لە هەر جەیەک بێ و ئێوەش لەگەڵمان بن بەردەوام بەرنامەی نوێتان پێشکەشەکەین یاخوا ئاوادان بێ ئەم شوێنە یاخوا هەمیشە خوای گەورە بەرەکەت خاتە ڕزق و حاڵ و ماڵ و شوێنکارەکەیانەوە و دەستی هەموو لایەک خۆش بێ و لەگەڵمان بن لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵتان بەردەوام دەبین تا بەرنامێکی تر ماڵاوە